سەرەتا بە خێراتنی کەناڵەکانی ڕاگەیان دەکەن داوای برنیان دەکەن بەو گرما عزیزتان چشە لەبەر ئێمە بەمەبەستی گەیاندنی کۆمەڵک داواکاری کە سەرجەم داواکارەکانمان پاڵپشتی یاسایی و دەستوری هەیە بۆ زندانیانی سیاسی گیانمانە دەست بەڕێز وەزیری شەهیدان و کاروباری وەزیر کاروباری شەهیدان و ئەمپالکراوان بەڕێزیان زۆر بە شێوەیەکی جوان پێشوازیان لێکردن و گویان هەڵخست بۆ کێشە و گرفت و داواکارەکانمان ئێمە لە دانیشتەکەماندا داوامان لێکردن کە ماوەی نزیکەی ساڵ و نیوە زیاترە کە لیژنەیەک بە بڕیاری ئەنجومەنی وەزیران دەرچووە بۆ ئەوەی شاندێکی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکاتن بۆ یەکلاکردنەوەی دۆسیەی زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان بەڵێنیان پێداین کە لە ماوەیەکی نزیک ئەو شاندە بەڕێ دەکەون بۆ یەکلاکردنەوەی دۆستیەکانمان هەمان کاتیش کۆمەڵێک گیر و گرفتی ڕزگاربوونی شاڵاوەکانی ئەنفالمان بە جەنابی وەزیری گەیان بە نوێنەرایەتی لیژنەی ڕزگاربوونی شاڵاوەکانی ئەنفال کە بۆ خۆشە لێرکانە ئامادەیان هەیە بەڵێنیدا کە چارەسەری دۆستەکان لە بۆ بکاتن لە دەرفەتێکی نزیک ئەوەی کە ئێمە مەبەستمانە ئەوڕۆکە بۆ هەموو لایەکی ڕوونکەینەوە لە ڕێگەی ڕاگەاندەکانەوە بۆ ڕاگەشتی بڵاو بکرێتەوە مەبەستمانە ئێمە زۆر کە پێداگری لەسەر مافەکارمان دەکەین بۆی کە لە ڕێگەی دەستور ئەو مافەی زندانیانی سیاسی بەخشیوە ئەو مادە دەستوریانەمان بۆ جێبەجێکەن لەبەر ئەوەی لە زۆربەی بۆنەکان کە دەسەڵاتدارانی حکومەتی هەرێم هەمیشە جەخت دەکەنەوە بۆ پرسی کێشە ئاڵۆزەکان کە لەگەڵ بەغدا هەمیشە تاکید دەکەنەوە لەسەر دەستور ئێمەش لێرەوە بە بەڕێزانیان ڕادەگەێنین کێشە و داواکاریەکانی ئێمە کە لە هەرێمی کوردستان بۆمان دروست بووە لە دەستور ئاماژەی پێداوە لە کێشە و داواکاریەکانی ئێمە بەنسبەتی هاوتاکردنی موچە و ماف و ئیمتیازەکانمانە لە هەرێمی کوردستان سەبارەت بە لایەنی معنەویش کۆمەڵک سوودی معنەویش هەیە بۆ زندانیانی سیاسی و کە سوکارەکەی بەڵام بەداخەوە لێرە سەردەم بەو مافانەی کە لە پرۆژه یاسای پەرلەمانی کوردستانی پرۆژه یاسای ژمارە 11 لە ساڵی 2011 تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان لە 130 مافەکانیشان بۆ دابین نەکردینە بۆیە داوا لە بەڕێزیان دەکەین داوا لە بەڕێز وەزیری شەهیدان و کاروباری ئەپارکراوان دەکەین بەڕێزیان هەرچی زۆش ئەو شاندا بەڕێکۆن بۆ بەغدا بۆ ئەوەی کە دەستور ئەو مافەی بە زندانیانی سیاسی سەرجەم عێراق داوە سودمەند بن لە بودجەی گشتی عێراق و ماف و ئیمتیازەتەکان وەکو هەر پارێزگایەکی عێراق وەربگرێتن و سوپاسیان دەکەین. کاکێ من لەپرسراوی ڕێکخراوی شەهیدان و ئەمپالکراوان باویش سوپاسانەکەین دەستان خۆش بێ ئێمە شەکو کاک عیماد فەرمووی شانبەشانی داواکاری زیندانیانی سیاسی ناڕازی کۆمەڵێک داواکاری ڕزگاربوونی ئەنفال ماخستە ڕوو بۆ بەڕێز جەنابی وەزیریش بەڵێن پێداین کە بەداچوون بکات بۆ داواکارەکانی ئێمەش یەکەم بەپێی یاسای ماف و ئیمتیازاتی زیندانیکرا و ڕاگیراوی سیاسی ژمارە 11 ساڵی 2011 پێویستە سەرجەم ئەو ئیمتیازانەی بە زیندانیانی سیاسی درراوە بە ڕزگاربوونی ئەنفالیش بدرێ داوامان کرد کە هاوشێوەی زیندانیانی سیاسی مامەڵە بۆ ڕزگاربوونی ئەنفال بکرێت و منحە و ئیمتیازیان پێ بدرێ ئەمەیەکێ لە داواکارەکان بۆ جەنابی وەزیریش پشتگیری داواکاریەکەی بۆ کردین و هەروەها بەلایەنی کەمەوە هاوتاکردنی موچەی ڕزگاربوونی ئەنفال و زیندانیانی سیاسی بە هاوشێوەی بەغداد چونکە بەداخەوە فەرقێکی زۆر هەیە لە نێوان موچەی ڕزگاربوونی ئەنفال لە بەغدا و ڕزگاربوونی ئەنفال لە هەرێمی کوردستان هەرچە لە هەرێمی کوردستان تا ئێستا ژمارەیەکی زۆر کەمیش لە داواکاریەکان جێبەجێ کراوە کە وەکو لای بەڕێستان ڕوونە ڕزگاربوونی ئەنفال شاهیدی زیندوی جینۆسایدی گەلێکن شاهیدی زیندوی گۆڕە بە کۆمەڵەکانن و جەنابی وەزیر بەڵێنی پێداین کە بەدەچوون بۆ داواکاریەکانمان بکە و پشتگیریمان بکات بۆ بەدەستێنانی مافەکانمان هیوادارین لەسەر ئەو بەڵێنانی خۆیان بەدەچوونەوە بکەن و مافی ڕزگاربوونی ئەنفال بدرێت.